هاوشێوەی تەواوی وڵاتانی جیهان آیفۆن X بێنێتە بازاڕەکانی کوردستان و بیخاتە ڕوو بە مەبەستی فرۆشتنی و هەروەها نمایشکردنی بۆ هەوادارانی تەکنەلۆژیای نوێ. کۆمپانیای ئەپڵ لەم ڤێرشنە نوێیدا هەوڵی داوە کۆمەڵێک جیاوازی زۆر تاقی بکاتەوە کە خۆی لەوەدا دەبینێتەوە بۆ یەکەمین جارە دوگمەی هۆم لەسەر مۆبایلی آیفۆن لا دەبرێت و بە شێوەیەک فینگەری نەماوە و سوود لە فەیس ئایدی وەرەگرێت. کۆمپانیای ئەپڵ لە آیفۆن Xدا ڕووکاری پێشەوە و دواوەی ئامێرەکەی بە تەواوی کردووە بە شوشە کە پێشتر لە ڤێرشنەکانی تری کۆمپانیای ئەپڵدا ئەلمنیۆم کانزا بەکارەهات. ئەمجارە کۆمپانیای ئەپڵ ڕامی آیفۆن Xی بەرز کردوێتەوە بۆ 3 گیگابایت و ئەمە ژوا دەکات سەرنجی هەوادارانی تەکنەلۆژیا بۆ لای خۆی ڕاکێشێ بە مەبەستی خێراتر مامەڵەکردن لەگەڵ ئامێرەکە. سۆفتوێری آیفۆن X iOS 11.1 بۆ دامەزرێنرا و ئامادەیە بۆ ئەپگرێدی بۆ 11.3. ئەمە بەشێک بوون لەو جیاوازیانەی کە لە ئامێری آیفۆن X خراوەتە ڕوو. پێم خۆشە باسی بەرزبوونەوەی باتری ئامێری آیفۆن X بکەم کە بۆ یەکەمین جارە کۆمپانیای ئەپڵ باتری ئامێرەکەی بۆ ڕێژێکی زۆر بەرز دەکاتەوە کە پێشتر ئەمە گلەیی هەوادارانی مۆبایلەکانی آیفۆن بوو لە تەواوی جیهاندا. نرخەکەی بێگومان لە وڵاتی ئیمارات ئێستا 1648 دلارە، بەڵام خۆشبەختانە ئێمە لە کوردستان بە 1509 دلار ئەیفرۆشین.